بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 41. زانیاریەکانت ساغ بکەوە زاراوەکان. بڕینێکی گونجاو لە لیستی بەرامبەر هەڵبژێرە. ئەو لیستە چم هەیە؟ میلی کاتژمێر، میلی خولەک ژمێر. بەخۆی باشتر بوو بیان نووسی بە میلی کاژێر، میلی کاژێر و میلی خولەک ژمێر. ئێستا پرسیاری ژمارە 1. میلی بچووکی کاتژمێر پێی دەوترێت، میلە بچووکەکە پێی دەوترێ میلی کاتژمێر یان کاژێر. میلی گەورەی کاتژمێر ناوی چییە؟ میلی خولەک ژمێر. ئەگەر لێرە تەمەشاکەین ئەو کاتژمێرە میلە گەورەکە ناوی خولەک ژمێرە، کچکەکەش ناوی کاتژمێرە. وەکو گوتم باشتر وابوو کاژێر، میلی کاژێر بە لە جیاتی کاتژمێر، چونکە کاتژمێر هەموو ئامێرەکە ناوی کاتژمێرە، بەڵام هەریەک لەوانە ناوی کاژێرە. بەڵام لەو کتێبەی تێکەڵیان کردێت تۆزێک، کەواتە ئەو میلە تۆزە گەورەترە لەوەی ئەو کەسکە تۆزە کورتترە، گچکەترە، گەورەکە خولەک ژمێرە کە دەسوڕێتەوە. ئەگەر لێرە بوو بۆیە نەگەیشتە ئێرە 5 خولەک ڕۆیشتە، هاتە ئێرە 5 خولەکی دیدا، هاتە ئێرە 15 خولەک ڕۆیشت، هاتە ئێرە 20 خولەک و 25 خولەک و 30 خولەک، 35 خولەک، 40، 45، 50، 55، 60. واتە کە گەڕایەوە جێی جارانی 60 خولەک کە دەکاتە 1 کاژێر. کاتە ئەو سۆرە کە دەسوڕێتەوە هەتا دەگاتەوە جێی جارانی دەکا 1 کاژێر. واتە ئەو کەسکە تەنیا لێرە دەچیتە ئێرە، کەسکەکە یەواش دەڕوە، سەبر دەڕوە، سۆرەکە خێراتر دەڕوە، گەورەکە خێراتر دەڕوە. ژماردن بە بازدان. ماردین هێڵی ژمارەکانی بەکارهێنا بۆ ژماردن بە بازدان. 5 باز دەدا بە چ ژمارە دەستی پێ کرد؟ بە ژمارە 7 دەستی پێ کرد. واتە لە 7ەوە دەست پێ دەکا 5 دانا دەچیتە لای ڕاست 12. دیسان 5 دیکە باز دەدا، واتە 12 دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 7. ئێرە 7ەیە، ئێرە ئەو خاڵە، ئێرە 7ەیە، ئەو خاڵە، ئەو خاڵەی ئێرە 12ەیە. ئەو جارەی دیسان 5 دانا دەچیتە لای دەستی ڕاست، 7 دەبی کۆی بکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 22. واتە ئەو خاڵەی ئێرە 22. دیسان 5 دیکە دەچیتە لای ڕاست، 22 کۆی دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 27. ئەو جارەی دیسان 5 دەچیتە لای ڕاست، کۆی دەکەمەوە 27 لەگەڵ 5 یەکسانە بە 32. دیسان 5 دەچیتە لای ڕاست، 32 کۆی دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 37. ئەو جارەی دیسان 5 دەچیتە لای ڕاست، 37 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 42. دیسان ئەو جارەی 5 دەچیتە لای ڕاست، 42 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 یەکسانە بە 47. کەواتە پاش ئەوەی 8 جار باز دەدا
دەکەویتە لای ژمارە 47. پاش بازدانی هەشتەم دەکاتە چ ژمارەیەک؟ وەڵامەکە 47. دەکەومە لای 47. باز دەدەم 1 جار 2 جار 3 جار 4 جار 5 جار 6 جار 7 جار 8 جار. پاش 8 جار ژمارەکە 47. چونکە دەچمە لای ڕاست هەمیشە زیاد دەبی. پرسیاری 4. ئایا 25 بریتیە لە یەکێک لەو ژمارانەی پێی دەگات لە بازدان؟ واتە ئەو ژمارانەی ئەمن لێرە نووسیم 12 17 22 27 32 37 42 47 هیچ 25یان لەگەڵە؟ نە، هیچ ناکەویتە سەر 25 چونکە لە سفرەوە دەست پێ ناکە، لە حەفتەوە دەست پێ دەکا. ئەگەر لە سفرەوە دەستی پێ کردبا دەگەیشتە سەر 25 چونکە 5 10 5 10 15 20 25. بەڵام چونکە لە حەفتەوە دەست پێ دەکا ناکەویتە لای ژمارە 25 بەڵکو دەکەویتە لای 27. ئەو جارەی ماردین هەڵسا بە بازدان بۆ دواوە واتە ئەو جارەی لە ڕاستەوە دەچیتە لای چەپ، ئەو پێی دەڵێن بۆ دوایەوە. لێرە ئەوە بۆ پێشەوە بۆ لای دەستی ڕاست، بەڵام ئەو جارەی گەڕانەوەیە بۆ دواوە. ئەو جە دیسان 5 لە ژمارە 37ەوە دەستی پێکرد، لێرە 37. ئەو جارەی چونکە دەچینە لای چەپ لێ دەرکردنە، واتە ئەمن کە دەچمەوە لای چەپ ئەوها بە 5 دەبی 37 بینم 5 لێ کەمکەمەوە 37 کەم 5 ئەو خاڵە لەسەر چ ژمارەکە ئێرە لەسەر 32 چونکە 37 5 لێ کەمکەمەوە یەکسانە بە 32. ئەو جە دیسان 32 5 لێ کەمکەمەوە دەکەومە لای چ ژمارەک؟ دەکەومە لای ژمارە 32 کەم 5 27. دیسان بە 5 باز دەدەم لێرە دەگەڕێمەوە، واتە 27 ئەو 5 ئێرەی لێ کەم دەکەمەوە چ دەردەچی؟ 22. ئەو جارەی 22 دیسان 5 لێ کەم دەکەمەوە، ئەوها باز دەدەم بە 5 واتە 22 5 لێ کەم دەکەمەوە یەکسانە بە 17. ئێرە دەکەویتە لای خاڵی 17. بۆ ڕەنگەی بنووسم هەتا دیار بی. دیسان 5 کەم دەکەمەوە لە 17 کە 5 لە 17 کەم کردو دەمینێتەوە 12. لێرە دەنووسم 12. ئەو خاڵە ئێرە 12. ئەو جە دیسان 5 لێ کەم دەکەمەوە لە 12 دەگەڕێمەوە لای چ؟ دەگەڕێمەوە لای 7. ئەو خاڵەی ئێرە 7 ژمارەکە 7. کاتە لە کاتی کە دەچمە لای چەپ لێ دەرکردنە، کە دەچمە لای ڕاست کۆکردنەوەیە. ئەو جێستە پرسیارەکان وەڵام دەدەمەوە. پاش بازدانی شەشەم دەکاتە چ ژمارێک؟ ئەوە بازدانی شەشەمە 1 2 3 4 5 6 گەیشتینە چ ژمارەک؟ گەیشتینە ژمارە 7. وەڵام ژمارە 7. ئایا 15 بریتیە لە یەکێک لەو ژمارانەی پێی دەگات لە بازدانەکەی؟ لێرە ئەمن هیچ 15 نابینم، 32 هەیە 27 هەیە 22 هەیە 7 هەیە 12 هەیە، کەواتە نا. وەڵام نا، بریتی نییە، 15 بریتی نییە لە یەکێک لەو ژمارانەی لە کاتی بازدان
پێی دەگات کاتە وەڵامەکە نا. وەکو دیتمان 15 لە ناو ئەو ژمارانە نییە، چونکە ئەمن لە سفرەوە دەست پێ ناکەم، لە 37ەوە دەست پێ دەکەم. ئەگەر لە سفر دەستم پێ کردوە دەگەیشتمە 15، بەڵام لە 37 دەستم پێ کردیە هەر 5 کەم دەکەمەوە، ناکەومە لای 15، دەکەومە لای 17 و 12. ئەوە تەواو بوو. ئێستا دەینە لای خوێندنەوەی کاتژمێر. ئایا کات چەندە یان کاتژمێر چەندە؟ پرسیاری 7. تەمەشا دەکەم کەسکەکە گچکەکەیە، میلە گچکەکەیە، سۆرەکەش میلە گەورەکەیە. میلە گچکەکە لەسەر ژمارە 5 لە لای ژمارە 5، کاتە ئەوها کاتە کاتژمێر 5 تەواوە، چونکە سۆرەکە لەسەر 12. ئەگەر گچکەکە لەسەر چ ژمارەك بوو گەورەکە خولەک ژمێرەکە لەسەر 12 بوو، ئەوە کاتژمێر 5 تەواوە یان 4 تەواوە. بەڵام لێرە چونکە لەسەر 5 تەواوە، کاتە دەنووسین کاتژمێر 5 تەواوە، یان ئەوها دەنووسین کاتژمێر 5 و 00 5 تەواوە، یان بەنووسین دەنووسین کاتژمێر 5. لێرە کەسکەکە لە مابەینی 6 و 7ە، بەڵام لە 6 نێزیکە، وەکو دەبینن لە 6 نێزیکترە هەتا لە 7، کەواتە کاتژمێر 6 و تۆزەک لە 6 زۆرترە. سۆرەکەش چونکە لەسەر ژمارە 3ە، ئەگەر لەسەر 12 بە ئەوە 6 تەواو بوو، بەڵام 5 خولەک 10 خولەک 15 خولەک، کاتە کاتژمێر 6 و ئەوها 6 دوایە دوو خاڵی لەسەر یەک دادەنێن، ئەوجە لێرە دەنووسم چەند خولەک 15 خولەک، کاتژمێر 6 و 15 خولەک، یان بەنووسین دەنووسم 6 و 15 خولەک، 15 خولەک، ئەوها خولەک، یان دەنووسم کاتژمێر 6 و چارێکێک، یەک چارەک، ئەوهاش دەبی یەک چارەک، کاتە بە 3 زۆر دەتوانم بنووسم. پرسیاری 9 لێرە تەمەشا دەکەم میلە گچکەکە کەسکەکە لە مابەینی 4 و لە مابەینی 5 و میلە سۆرەکە لەسەر ژمارە 6. ئەگەر میلە سۆرەکە لەسەر ژمارە 6 بوو، هەمیشە کاتژمێر واتە 30 خولەک. لێرە دەنووسم کاتژمێر 4 تەواوە لەگەڵ 30 خولەک، کاتژمێر 4 و ئەوها پاشان 30 خولەک، یان کاتژمێر 4 و نیوە، 4 و نیو. نیو واتە نیو کاژێر، یەک کاژێر 60 خولەکە، نیو کاژێر 30 خولەکە، یان ئەوها دەنووسم 4 و 30 خولەک، یان دەنووسم 4 و نیو، هەردووچی ڕاستە. ڕۆژەکانی هەفتە. پرسیاری ژمارە 10. چەند ڕۆژ لە یەک هەفتە هەیە؟ 7 ڕۆژ هەیە. دەنووسی 7 ڕۆژ هەیە. 7 ڕۆژ. هەفتە واتە 7 ڕۆژ هەیە. پرسیاری 11. چەند ڕۆژ لە 2 هەفتە هەیە؟ 2 دەینم جارانی هەفتی دەکەم، دەکاتە 14. 14 ڕۆژ هەیە لە 2 هەفتە. لە 2 هەفتە 14 ڕۆژ هەیە. ئێستا پرسیاری 12. چەند ڕۆژ لە 3 هەفتە هەیە؟ ئەمن 3 دەینم لێچی دەدەم لەگەڵ 7 یەکسانە بە 21. 21 ڕۆژ هەیە لە 3 هەفتە.
پرسیاری 13 ناوی ئەو ڕۆژەی پاش شەممە دێت چییە؟ پاشی شەممەی یەک شەممە دێت. دەنووسین یەک شەممە. یەک شەممە. یەک شەممە. ئەوها دەنووسین. پرسیاری 14 ناوی ئەو ڕۆژەی پاش سێ شەممە دێت چییە؟ چوار شەممە. چوار شەممە. پرسیاری 15 ناوی ئەو ڕۆژەی پێش چوار شەممە دێت چییە؟ سێ شەممە. سێ شەممە. سێ شەممە چونکە پێش چوار شەممەی دێت کاتە دەنووسی سێ شەممە. ئەوە دەربارەی کات و دەربارەی خولەک، دەربارەی کاژێر، دەربارەی خینەوەی کات و کاتەکە چەندە. دەبی ئەمن فێر بم لێرە بزانم کاتژمێری بخینمەوە و بزانم کوش دەنووسرێ ئەگەر کات بوو. لێرە دەتوانی ئەو ئاپەی دابگری ئەگەر بتەوێ ڕاهێنان بکەی لەسەر کات. بۆ وێنە لێرە 2 میلی دەبینین ئەوە گچکەیە بەرامبەری 12ەیە ئەوەش گەورەکەیە لەسەر ژمارە یەکە. لێرە کاتژمێر چەندە؟ کاتژمێر 12 و 5 خولەکە. 5 خولەک لەبەر چ 5 خولەک؟ چونکە ئەگەر لێرە بوو ئەوها هەردووچیان لەسەر 12 بوون ئەوە کاتژمێر 12ەیە. بەڵام کە هاتە ئێرە 12 و 1 خولەک. کە هاتە ئێرە 12 و 2 خولەک. کە هاتە ئێرە 12 و 3 خولەک. کە هاتە ئێرە 12 و 4 خولەک. کە هاتە ئێرە 12 و 5 خولەک. کە هاتە ئێرە 12 و 10 خولەک. کە هاتە ئێرە 12 و 15 خولەک. 5 دەڕوا هەر لەسەر 3 هەتا سەر 4 5 خولەکە. 12 و 20 خولەک. 12 و 25 خولەک. 12 و 30 خولەک یان 12 و نیو. ئەو جەوە چی دەگاتە ئێرە چیت کە ناتوانین بڵێن 12 دەبی کاتژمێر 25 خولەکی دەوێ بۆ یەک. هێشتا نەبوویتە یەک. 25 خولەک مایە. کە هاتە ئێرە کاتژمێر 20 خولەکی دەوێ لۆ یەک. کە هاتە ئێرە 15 خولەکی دەوێ لۆ یەک. کە هاتە ئێرە 10 خولەکی دەوێ بۆ یەک. کە هاتە ئێرە 5 خولەکی دەوێ بۆ یەک. ئەو جە کە هاتە لای 12ی کاتژمێر یەکی تەواوە. ئەو جە دیسان 1 و 5 و 1 و 2 و 1 و 15 1 و 20 1 و 25 1 و 30 1 و 35 1 و 40. بەڵام لە جیاتی 1 و 35 و 1 و 40 دیسان 25 خولەکی دەوێ لۆ 2 یان 20 خولەکی دەوێ لۆ 2. ئەوها بەو جۆرەی دەتوانین ڕاهێنان بکەین. ئەگەر ئەو ئەپلیکەیشنت هینا دەتوانی ڕاهێنان بکەی لەسەر بە کەیفی خۆت بیسوڕێنی و بزانی کاتەکانیش بخینیەوە. ئێرە بۆ وێنە کاتژمێر 4 تەواوە. کاتژمێر 4 تەواوە. بێگومان ئەپلیکەیشن زۆرە دەتوانی دایان بگری لۆ ناو مۆبایلەکەت و ڕاهێنان بکەی لەسەر کاتژمێر. لێرە تەواو بووین لە لاپەڕە 41 لە بەرهەندێ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.